کتێبخانەی زادی، کتێبی پێناسەی پایەکانی ئیسلام، نووسینی مامۆستا کرێکار، قۆناغی ناوەندی، پۆلی یەکەم، ژمارەی لاپەڕە 77 لاپەڕە. ناوەڕۆکی کتێبەکە باس لە 5 ڕوکنەکەی ئیسلام دەکات کە بریتین لە شایەتمان، نوێژ، زەکات، ڕۆژ و حەج. بە کورتی لەسەر هەر یەک لەم ڕوکنانە دواوە و ناوەڕۆک و مەرج و کات و شێواز و پێچەوانە و هەڵوە شوێنەرەوەکانیانی باس کردووە. ئێستا ئەم کتێبە لەسەر ماڵپەڕی زادی ڕێمان بە شێوازی PDF بەردەستە. ئەم کتێبە بە شێوازی دەنگی لەلایەن جەنابی مامۆستا کرێکارەوە بە 6 وانە شیکراوەتەوە. دەتوانن لەسەر کەناڵی مامۆستا کرێکار لە یوتیوب دەستی بخەن بە ناوی پێناسەی پایەکانی ئیسلام. زانکۆی ئازادی دیڕاساتی ئیسلامی زادی بۆ خوێندنی زانستی شەرعی.